شیرینی بەخشین و دەربڕینی شادی و خۆشی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازیە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ پێدانی موچەکانیان لە ڕێگەی حکوومەتی ناوەندیەوە. ئەمڕۆ جەژنە بۆ ئێمە بۆ هەموو موچەخۆران و مامۆستایانی کوردستان لەبەر ئەوەی ئێمە ڕۆژێکی تاریخی و دڵمان خۆشێ کە داواکارەکانمان لەلایەن دادگای عێراقەوە جێبەجێ ئەکرێ بەو شێوە بەدڵی خۆشەوە هاتوین لێرە کۆبووینەتەوە. دوای 10 ساڵ لە خۆپیشاندانی بەردەوامیان و تۆمارکردنی داوا لە دژی فەوتان و دواکەوتنی موچەکانیان لە دادگای فیدراڵی دوجار دوێنێ دادگای فیدراڵی بڕیاریدا بە نایاساییبوونی دواکەوتن و پێنەدانی موچەی فەرمانبەران لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەمەش بەم شێوەیە دڵخۆشی مامۆستایانی بە دوای خۆی داهێنا. طبعا ئەمڕۆ ڕۆژێکی زۆر دڵخۆشین زۆر دڵمان خۆشە کە بۆ قەراراتانی حکوومەتی فدرال کە یاوێتی لەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان هیوادارین ڕۆژی یەکشەمەش بە هەمان شێوە بینەوە شاقام و بە دڵخۆشی. خەڵکی ئێمە زۆر داماون بە تایبەتی چینی مامۆسایان و چینی تریشی لەبەرەوەی هەموو چین و توێژەکان ئێستا نەبوون و نەدار و هەژارن لەبەرەوەی ئەگەر چین و توێژەکانی تریش پارەیان پێ نەبێ و مامۆسا پارەی پێ نەبێ کەواتە خەڵک چۆن ئەتوانێت بژێوی ژیانی ڕۆژانەی پەیدا بکات. ئەمە لە کاتێکدایە ئەمڕۆ سەرۆکوەزیرانی هەرێم مەسرور بارزانی حکوومەتی ناوەندی تۆمەتبار کرد بەوەی زوڵم لە هەرێم دەکەن و لەلایەکی تریش خۆیان بە فریادڕەس پیشان دەدەن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.